قسەکردن لەبارەی سلێمانی شتێکی زۆر زەحمەتە بۆ من، بەڵام دەمەوێت قسەیەک بکەم، چەند قسەیەک. ئامانجم چییە لەو قسەیە؟ سلێمانی پایتەختی کولتوریە، بەڵام بەڕای من هێشتا نەبووتە ئاستی ئەوەی تۆ ناوی لێ بنەی پایتەختی کولتوری. بۆ حکوومەتی هەرێم بوو چێ بوو ملیۆنێک دۆلاری دایە سلێمانی بۆ ئەوەی پایتەختی کولتورە. باش چکرا عەلاقەم لەو شتانە نییە، چونکە هەموو کەس بە ڕەخنا زویر دەبێ. من عادەتم نییە ڕەخنە لە خەڵک بگرم. من وەهام پێ باشە و ڕاستە بەخۆم ڕاست بم بڵێن ئەگەر ئەوە ڕاست بێ. ئەگەر ئەمە ڕاست بێ ڕاستە ڕۆم خوارەکە خۆی بەدیار دەکەوێت وەنیا؟ وەنیا تۆ ڕاست بە ئەوەی کە خوارت دەرەکەوێت چکە تۆ ئەبیتە پێوەری ڕاستی. وەنێ جان ئەگەر ڕاست بی بۆیە وتومە بەڕێی ڕاستدا مەڕۆ تا خۆت دەیدۆزیتەوە. کامە ڕێی ڕاست یەکچتی؟ نا بابە ناوەرە دای کوێوە پارتی؟ باش سەرچاوم. ئەو برام زەحمەت کێشان عەلی باپیر ڕەسمەکەی لە دیوار هەڵواستراوە بێ ڕۆمانێکی نەشر کردی. ڕەسمی خۆمم نەدی گوو بە خۆم بەزێوە دەڵێم من ڕەسمیشم هەڵواستن دەڵێم عەیبە شتیوان نەکەن. بێنەوە سەر سلێمانی ڕێی ڕاستی سلێمانی کامەیە؟ ئەبێ خۆت بیدۆزیتەوە. چێ بیدۆزیتەوە؟ تۆ نەخێت بە تەنیانی تۆش نا تۆ نا تۆ کەستان نیم. ڕێی ڕاستی سلێمانی دەبێت پیاوێکی گەورە پیشانتان بدە، پیاوێک کە تەجروبەی هەیە، پیاوێک کە ڕێبازێکی هەیە کە فعلەن تەمەشا دەکەین. جارە کەس دیان ڕێ هەتا ئەوان ڕێی ڕاست دەدۆزنەوە نازانین چێە، نازانین بە دوای چێ بکەین، هەتا ئەوان ڕێی ڕاست دەدۆزنەوە و ئێمە بەسەری هاڕۆین ئەوە ڕێبازە تەواوەکەیە. باسی ڕێبازی مام جەلال و مەسعود بارزانی ئەو شتانە ناکەم، تکاتان لێ دەکەم. باسی ئەوە دەکەم کە چۆن ئێمە قوربانی هەموو سیاسەتمەدار و سەرکردە کوردەکان بێ جیاوازی سەرچاو، بەڵام ئێمە هونەرمەندین، ئێمە ڕۆشنبیرین. شارێکمان هەیە ناوی سلێمانیە، گەورەترین شاعیرەکان لە سلێمانی پەیدا بووە، لە هەڵەبجە پەیدا بووە. قوربانی جافەکان عەبدوڵڵا گۆران جاف بووە، هین هەموو ئەحمەد تاهیر بە جوبە جاف لە خەو هەرسن ملەتی کورد تاهیر وەلی دێوانە بێسارانی ئەی بابانەکان ئەی قەزازەکان کوان ئەم مڵکە یعنی سلێمانی یعنی کوردستان دێڕە شعرێکی سالمە کە وەڵامی نالی هاتەوە. نالی ئەڵێ بێمەوارێ سالم یان نا، ئەو جوابی داتەوە ئەڵێ مێرەوە چونکە ئێرە هەڵڵایە فەوزایە. سلێمانی 3003 شکستی زۆر گەورەی دیوە. یەکەم جار شکستی بابانەکان قوربانی بابانەکان بم ناویان نەماوە کا ناویان تەها بابان جەمال بابان تەبان. قەزازەکان کوان؟ ئەهلی ڕەمزی قەزاز و ئەوانە. قەفتانەکان کوان؟ بۆ دیار نین وازیان لێ دەنین دێنەوە سەر ڕۆشنبیر و هونەرمەند شاعیر ڕۆژنامەنووس. کەواتە بەڵێ سلێمانی مەرکەزی دامەزراندنی ئەدەبیاتە لە نالیەوە. نالی زمانێکی داهێنا کە پێی ئەڵێن زمانی سۆرانی یان لەهزەی سۆرانی. ئەو لەهزەیەی داناک کە مەلا مستەفای وارێ کرد قوربانی مەلا مستەفا کە زمانی لەهزەی سۆرانی بکاتە سەندەرد. وەختە زانکۆی سلێمانی لە دامەزرا
دەستیان پێکرد. پێش ئەوەش سلێمانی بناغەیەکی داڕشت بێ ئەوەی لە خەیاڵی بێ بیەوێ زمانی ستاندارد دروست بکە. سەگ محەممەد سلێمانی قوربانی بوو بێ ئەوەی بیەوێ، خەریتە نەبوو، وەزیرێک نەبوو، قائیدێک نەبوو بڵێ کاکە سلێمانە یەکان وەرن ئەوە بکەن. خۆی فەرز کرد. سلێمانی خۆی فەرز دەکا ئێستاش. بەڵام بەهێزی پارتی وێچەتی ناها، بەهێزی هونەرمەندان. من دەمەوێت لێرە ئەوە بڵێم هونەرمەندان و نووسەران و ڕووناکبیران و ڕۆژنامە نووسانی سلێمانی دەبێ وایش بکەن کە عەشیرەتێکن، کە هێزێکن، واز لە عەشیرەت بێنین. وشەیەکی ڕەنگە گونجاو نەبێ بۆ ئەو حاڵەتە، بەڵام هێزێکن. ئەو هێزە چی لێ هاتووە؟ کوا ئەو هێزەی ڕۆشنبیران و ڕۆژنامە نووسان و هونەرمەندان و ئەوانە؟ تکا دەکەم ئەو هێزەتان لەبیر بی. ئەوەی کە سبێنێ دەچێت لە فیستیڤالی گەلایەش ڕادەوەستێ قسە دەکا. هەموو نووسەرت کاکە خۆ هەمویان بۆ پڵاو خواردنی ئێوارە و هوتێلی سلێمانی پەلاس و ئەوانە نەهاتوون، وەنیە هاتوون بە ملەتی سلێمانی بڵێن ئێمە هێزێکین. دێمەوە سەر ئەوەی ئەو هێزە پەرت و بڵاوە. عومەر چاوشین لە هەولێر لە برسان مرد، خاڵی ئەستێرە کەریم، قوربانی هەردووچیان بوو. ئایا ئەمە ڕەوایە؟ لە زەمانی براکوژی کە عینەن گرانی و سەختێکی مادی ئەوها بوو، ڕەسامەکان هونەرمەندەکان لێرە چەقۆیان لێرە دەدا، خۆیان فۆتۆگرافەر بوو. بەڵام کە گەیشتە ئەوەی محەممەد عومەر عوسمان خۆی کوشت، بۆ خۆی کوشت؟ شێ محەممەد عومەر عوسمانی بێنراوە جەنەڕاڵی پاییز، معنای کە ئەو خۆی کوشت ئەزمەیەکی گەورە هەیە لە سلێمانی، ئەبێ بیرکەینەوە. پاشی ئەوی شێرکۆ بێکەس کە سەری نایەوە لە ناکاو، بەڕای من ئەویش ملەت کوشتی، شێرکۆ ملەت کوشتی. ئەو ئیزدیواجێتە نەیدەزانێ ئاوها بڕوە یان ئاوها بڕوە. شێرکۆ ئاوها بوو، ئەوها بوو تەقریبەن، نەیدەتوانی خۆی ڕاست کاتەوە، خەفەت کوشتی. ئاخر جا چووم، هەزار ڕەحمەتی لێبی قوربانی بم، ڕەسمێکی کاک نەوشیروانی لێرە، نە ڕەسمێکی مام جەلالی لێرە دانابوو، ڕەسمێکی نەوشیروانیش لێرە. هەردووچیانی خۆش دەویست، عەلازی نەبوو. دێنەوە سەر ئەمڕۆی سلێمانی. دێڕە شەعرێکی سالم هەیە، جوابی کوردی هاتەوە، ئەڵێ ئەم موڵکە یعنی سلێمانی، سلێمانی موڵک نییە؟ تەواوەن. ئەم موڵکە نەزمی نابێ، یعنی سلێمانی چارەی نییە، نەزم نابێ. نەزمی نابێ یعنی چێ؟ یعنی ڕێک ناخرێ، تەنزیم ناکرێ. ئێستا ئێوە تەنزیمن، قوربانتان دانیشتون ڕیزەک لەوێ بازنەیەکە، منیش لێرە قساکەم، زۆر جوانە. دیزانی ئێرەم پێ جوانە، دیزانی ئێرەم پێ جوانە، چکە پشتەوەی دیوار نییە، توانم بسوڕێمەوە قسە لەگەڵ ئێوەش بکەم. چۆنم برا؟ ئەم موڵکە نەزمی نابێ، یەک عەلازی هەیە، ئەڵێ چی؟ ئەم موڵکە نەزمی نابێ بەبێ زەبتی واریسی. واریسی سلێمانی چێە؟ واریسی ئەم موڵکە؟ تۆی، تۆ هەمووتانم، ئەمن نیم، هەولێری بە من بەجددی. بەڵام ئەگەر سالم مەبەستی کوردستان بێ هەموو، طبعا کوردستانە، چکە بابانەکان دەستیان دەڕۆیشت هەتا هین ئەستەمبۆڵ. لە جەریدەی شێخ مەحموود نووسراوە کە تووتنیان ناردووە هی سلێمانی، لە سلێمانیەوە تووتن بەڕێی مووسڵ و دیاربەکر، لە دیاربەکر و ئەو خەتا قتاری تووتنەکە سوتاوە، لە ڕۆژنامەی شێخ مەحموود ئەوە نووسراوە.
معنای چی؟ معنای زمانی شێخ مەحموود و زمانی بابانەکانیش تووتنی ئێمە دەچووە ئەستەمبۆڵ های تڕحێو ئێستا ماستیش لە تورکیاوە دێ ئێستا تورکیا ئێمەی کردوتە بازارێک بۆ خۆی زمانی بابانەکان قوربانی بابانەکان و شێخ مەحموود تورکیامان کرد بۆ بازاری خۆمان هێدایە فەرق ناکە حەل ئەوەیە کە سالم ئەڵێ ئەم موڵکە نەزمی نابێ بەبێ زەبتی واریسی یعنی واریسەکەی تۆ خەڵکی سلێمانی کەلار تۆ وەکو من هەولێری دەرەوەسی بەس دەتوانی بێیتە ئێرە تۆش پێشنیارێک بکەی چونکە ئەم موڵکە ناڵێ ئەم سلێمانیە وەیە نا معنایەوە مەبەستی سالم و نالیش هەر کوردستان بۆ چکە وەکو وتم بابانەکانە سەردەمیان قووەت بوون بۆیە ئەم موڵکە ڕەنگە من و ئەو کەلاریەش حەقمان هەبێ بە واریسی خۆمانی بزانین بەڵام پێش من بابانەکان قەزازەکان شێخەکان جەماعەتی شێخ مەحموودی عەشیرەت زافیش عەدلە خانم شێخ مەحموود نەهێشت بێ خۆی بە میراتی بە واریسی سلێمانی بزانێ عەدلە خانم لە ڕقان چوو هەڵەبجە هەڵەبجەی گرت ئینگلیز لە پشتی بوو دژی شێخ مەحموود کەواتە ئەم موڵکە نەزمی نابێ بەبێ زەبتی واریسی ئەبێ ئێمە ئەوانە بانکەین کە واریسی ئەوانن وتمان بابا نازان ئەو تاڵەبانیەکان هێوانیش واریسی سلێمانین ئەمڕۆ هەموو پێکەوە چ بکەین واز لە حکومەت دەهێنین بێدەنگ دەبین من هاتووم پێتان بڵێم هەر مزاهرەیەک بکرێ دژی ئەو سلێمانیا من بانگ نەکەن هەر خۆپیشاندانێک بکرێ لە هەولێر دژی حکومەتی ئەوێ من بانگ نەکەن باوەڕم بە خۆپیشاندان نەمایە لە مێژە ئەکبەر پیشاندانە خۆپیشاندانە گەورەکان من کردووە لە دهۆکەوە تەلەفۆنم بۆ نەبەست گۆرانە کرد ئەمود نەبەست گۆران مزاهرە ڕاگرا عەلی حەمە ساڵح ڕایگرا چونکە مفاوەزاتم لەگەڵ نەوزاد هادی کردووەویش بە نێچیروان بارزانی وتووە وتوێتی بەڵێ ئەو شتانەی کە دەیانەوێت بۆیان جێبەجێ دەکەین تەنیا ئەو نوقتەیە نەبێ لە دەست من بوو مزاهراتی هەولێر هیچ سلێمانی نا هیچ سلێمانی ئەو زەمانی تەڵەبە بووم بەڵام لەگەڵ کەلار با لە پەیوەندی بوو بۆ ئەو قسانە دەکەم بۆی بڵێم ئەم موڵکە نەزمی نابێ بەبێ زەبتی واریسی یعنی ئەم سلێمانیە ئەم کوردستانە نەزم ناکرێ و تەنزیم ناکرێ ئیلا ئەگەر واریسی ئەم موڵکە چێ بەخێر بێ دانیشین وەکو وتم واریسی ئەو سلێمانیە هەیە بێدەنگە پیاوی زۆر گەورە لە سلێمانی هەیە شکۆمەندی زۆر گەورە دانیشتووە لە ماڵەوە ئەڵێ تەدەخولی ئەو شتانە ناکەم ئەم نووسوانە نەنووسون ئەو بێدەنگانە بێنەوە چ بکەن مزارە بکەن نا بین ئەو خەتە باسکەین چۆن ئێمە سلێمانی بگەین لە ئاستی شارێکی پایتەختی هەرێم یەکەم ئەوە شارەکەی سالم تەواو بوو شەرحم کرد کە پەیامێکە بۆ ئێستاش چکە ئێستاش هەڵایە بەخوا هەڵا نییە هەلوز بن قسەی بکەین لە هەولێر یان لێرە دەکەومەوە سزن ناکەومە سزن ئینشاڵڵا چونکە ڕاستم چونکە هەردوو لام خۆش دەوێ بە بچووکەکانیشەوە بە عەلی باپیریشەوە بە هەر ڕەسمی هەڵبواسرێ بەڵام پێڵێم تۆ نووسەرنی تەفسیری قورئانی کردووە مەلایە کاکە نووسەری چێ بابێ باسی ژنان بکە
ناتوانێ طبعا إلا بآيات سورة النساء وأشتريهم أبيت ملا كسك ملا بنابي رسمي هالباصل بلا إسا مثلا من ملا يشترم في باشترون يا إبو رسمي تانا الله ملا هلو يا شيء ملاك نكاريش بخوا وزبك كرا هاتي بنالم تشوف مكة قربان إسلاماني بينه وسر كان يا كم قم آيك معنا يا أوتا دانشا يا كم شانو كاركان بوبا شانو دست بدكم چونکە مهمترین و بناغەییترین شانۆکان من لە سلێمانی دیومە شانۆکان رانی هەولێری ژەمازارن ئەحمەد سالار ئای بەدیعەداتاش ئەوە وەستا عەلی ناوی چێە کورە شێتی ئەو وەستا عەلیەم ئەی ناسن ناوی چێە مستەفا ئەمانە واز بێنا وەزعی شانۆ چۆنە لە سلێمانی جواب ناداتەوە تەلەفۆن مدیری ڕۆشنبیری سلێمانی تەبەنی هەولێریش کاکە ئەرێ شانۆیەکمان هەیە 6 ملیۆن و نیوی تێچێ فلانێکە و فلان باشە وەرن تەق مدیری ڕۆشنبیری دەرگامان لێ دەکات دەی واستە و ئەم سەر و ئەو سەر و ئەمانە 6 ملیۆن زۆرە 3 ملیۆن بەسە وەزارەتی ڕۆشنبیری ئەگەر سەیرەکە پارتی بێ لە هەولێر پارەی زۆری دات ئەگەر یەکێتی بێ دەڵێ وەڵڵاهی نەورۆزی داهاتوو نایکا ئەرێ برام وەیە لە هەولێرەوە لە سلێمانی عینەشت من ڕێزم هەیە بۆ هەردوو حزب و باسی ئەوان ناکەین ئێستا ئێمە ڕێگایەکمان هەیە کە ئێمەی هونەرمەندان پارە بدەینە پارتی وێچێتی چۆن ئەو قسەیە دەکەم لە ئەوانی تریش تێدەگەن چۆن هونەرمەند نووسەر ئێستا من نووسەرم کتێبم هێناوە ئەمڕۆ بارێکی تر کتێب هات تەسەوڕیەوەم نەدەکرد سلێمانی ئەوەم کتێبم کرد تەسەوڕم نەدەکرد سلێمانی ئەوها عاشقی ئەو سەفەرەم قوربانی کا ئەو مدیرە کاک حەسەن داوەتی کردم ئەوەم نەدەزانی خۆم ڕێک نەخست وا چەندە قەرزم کرد قەرزم نەکرد چاپخانەی سۆران چاپخانەی شەهاب سۆران وتی حەز دەکەی 15 کتابی تەبعکە پارەم ناوێ کە فرۆشرا پارەکەم بدەوە ئاوە ئێستا تەقریبەن نیوەی حسابی دەرچووە ئەو چەند ڕۆژە ماوە ئەو نمونەتان بۆ باز دەکەم کە نووسەر دەتوانێ خۆی بژێنێ پارەی زیادی هەبێ بداتە ئەگە قەنەعەتی پێ بداتە ماڵە شەهیدان خێری پێ بکە و بۆ تعلیق و شەرمەزارکردنی ئەو سیستەمە نالم شەرمەزارکردنی پارتیۆچی ئاگاتان لێبین تکا دەکەم بۆ شەرمەزارکردنی ئەو سیستەمە کە چۆنە تۆ دەبێت لە دەرگای وەزارەت بدەی بۆ ئەوەی شانۆیەک بکەی وایە و ئەو پارەت نەداتێن ناتوانی شانۆ بکەی وایە من پێشنیاری ئەوە دەکەم کە حکومەت لە هەولێر ببوورەوە قسە دەکەم واقعکەوەیە حکومەت لە سلێمانی ئەو سەوز ئەو زەرد هونەرمەندان بەخێو دەکەن چۆنیش وەزیر ناتوانێت دزی بکە وابزانم بەڕێوەبەر مەجاڵی کەمەک تێدایە کاکە ئەوەندە بۆ تۆ ئێمە مەسرەفی ئەوەمان هەیە و لەگەڵ ڕێزم بۆ وەرد و بەڕێ باس سیستەم دەکەن دەگاتە خوارێ ئەویش هەندێکی دەبا دەرهێنەر دەڵێ من دەرهێنەرم هەمووی دەبا ئەوە شانۆ نامەنووس دەویستە ئەکتەر دەبینێتەوە وەکو کەر حاشازری
پارەیەکی کەم ئاوا ڕاوەستا پێداوانێکە پێکەینەکەوە کە تۆ ڕاستین شتێک دەکرێت پارە لە حکوومەتەوە هاتیە جۆی لەوە نییە ئیبداعێکی باشکە چکە پارەکەی حازرە حازرە 6 ملیۆن کورە پیاوی وایە 6 دەفتەری وەرگتووە بۆ حەڵقەیەکی تەلەڤیزیۆنی ئۆکەی سەرچاوم 6 ملیۆن ئۆکەی نا 6 ملیۆن نا 6 دەفتەر ئۆکەی ئەزانێت چێ هەمویان 6 دەفتەر 7 دەفتەر لە هەولێر نابەس لە سلێمانیش دۆچیش عادی عینە سیستەمە کەواتە ئەبێ سلێمانی پێشڕەو بێت چ بکە لەوەی کە پارە چیتر لە وەزارەت وەرنەگرێ ئەم قەرارە حکوومەت دەیدا حکوومەتی سلێمانی بافەڵ و تاڵەبانی ئەتوانێت سمێنێ ئەو وەرەقەیە ئیمزا بکە بڵێ ئەو سیستەمەی فەرهاد پیرباڵ اقتراحی دەکا کە لەمە دووە وەزارەت هیچ کەسێک بەڵام بە شەرتێک هیچ حەزبێکیش سپۆنسەری شەخسی شانۆ نەکە نەیکە ئادی ملیۆنێرەکان مانعتمان نییە بۆ چکە ئەو کاتە لە کۆڵ حکوومەت دەبێتەوە بەس دەبێ ملیۆنێرەکان ئەو وەختە زەمیریان هەبێ فاڕوقی ملا مستەفا هەر داعمی یەکترەکان نەکە ئەبێ ئەویش یعنی سیستەم بگۆڕین کاک فاڕوق پیاوێکی بەخشندەیە و ئیشیش گەورەی کردووە بەڵام بۆ ڕێکخستنی سیستەمی نوێ کە چیتر حکوومەت پارە نەداتە شانۆکارەکان ئەو وەختە حکوومەت پارەکە دارێ بۆ شەهیدەکان بۆ تێدەگەی بۆچێ بۆ ئەو ژنانەی کە نازانچن ئەو پیاوانەی کە چن ئیترەوە باشە ئەلفالەکان ئۆ خەڵک زۆرە پارەیان مەدەنێ ڕێکخراوە شتێکیان بۆ دروستکردنەوانەی خۆبەخشیش دەکەن ئەو خۆبەخشانە مردنەوەنەی ئیش بکەن هیوا هەیە خۆبەخشە 7 ساڵە کەسێک نهاتۆ بڵێت تەعینی کە یان چ ئەو ئیشانەی پێ دەکرێت پارەکە دەگەڕێتەوە خەزینەی حکوومەت بۆ کاروباری تر هونەرمەند چ دەکا ئیعلان دەکا بلیت ئەو کاتە کە بووە بلیت هونەرمەندی باش و خراپ دەرەکەوێ چونکە ئەگەر بلیت نەبێ پارەکە وەرەگری ئیشەکی زەعیف دەکەی کرچووکاڵ بەڵام ئەگەر چاوەڕێ بکەی یەک شانۆ لە هەولێر کرا شەرەفی شانۆکارانی هەولێری شکاند شەرەفی منیشی شکاند دوایین ڕۆژەکانی بابلۆ بوو چ بوو هەمووی بلیت بوو هەر هەمووی بلیت بوو یەک دنیا پارەیان پەیدا کرد یەک مانگ زیاتر ماوە ئەمە نمونەی سلێمانیە و لەمە دووە سیستەمەکە ئەو هەی لێبێ ئەو کاتە هونەرمەندانی شانۆ خۆیان دەژێنن میکانیزمی سەسپاندنی ئەم فکرەیە ئالیەتی دەوێ بەرنامەی دەوێ ئاسانە زۆر ئەو وەختە هونەرمەندان دەڵێن یعنی وەزارەت چیتر پارەمان ناداتێ نا 3 ملیۆنە تۆ ئەگەر ڕاست بکەی شانۆیەک دەکەی 2 دەفتەر قازانج دەکەی وەکو ئەمان 16 دەفتەریان قازانج قازانج سافی کەواتە بۆ مۆسیقا گروپێک نەک دادەمەزرێ هەیە قوربانی ئەنوەر قەراغی گروپێک دەچنە وڵاتێک کە مۆسیقا لەوێدا زۆر پێشکەوتووە بۆ نمونە نەمسا شاری مۆزارت یان پاریس هیندیەکان جەماعەتی هین ئیلاهیەکان
علي 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 حق علي علي حق بس وينوت بلام بإدايك بشتك بليد $350 أنور قرلاغي باقاداري حكومتنا أمانية شي عاصمة دروس ذكري إلى عاصمة لبغداد أمانة العاصمة هبو أمانة العاصمة ليرة دبي أمانة شي عاصمة هبي لجليك علاقي بيشتي بارتي نبي هنرمندان بخويان ونوينري حكومتيش لبي نوينري حكومة لبي عقاي لبي بزاني وستما صدقا حكومة اوان مراقبه بك يعني لجير مراقبه حكومه بولجنيا بو مساله دسباتشي چونکە ئێمە هەندێک سرف دەکەین ئەو کچە پیانۆژنێکی زۆر ممتازە ئەبێ خزمەتی بکەین لێرە هەتا تدەگەی حاضر دەبێ هەتا ئامادە دەبێ سەفەرێک بۆ پاریس ماکرۆن پێخۆش دەبێ ماکرۆنی سەرۆک کۆمەڵ دەچێت لەوێ هەفتەیەک دەکا هەفتەیەک ئەو پارەیە تەوزیعێک دەکا بە وەنیا بە ئاگاداری ئەمانە عاسمە هونەرمەند چوو لە ئەوروپا پارەی قازانج بکەن و بهێننەوە ئێرە ئێمە بەعەکسەوە لێرە پارە قازانج دەکەین دەیبین لە دووبەی سەرفی دەکەین دووبەی لە هەولێر پیاوەک پەیدا ببوو نان خواردنێکی مەطعەمەکەی بەچەند بوو بەڵام باشی کرد ئەو پیاوەی کاوە کرد با ئەلام جۆلەبی شەرەفمەندترین و ڕازگۆترین ملیۆنێر بوو بۆ چونکە پەردەی لەسەر حەقیقەتێک لابرد ئەو پیاوە نازانم ناویچێت دکتۆر حەمیدە کوێیە ڕێستۆرانتی ئەلند بۆ چونکە پەردەی لەسەر حەقیقەتێک لابرد کە لە کوردستان هەیە ملیاردێرێک کە یەک وەجبە خواردنی بە 8 دەفتەرە برسیەک کە موحتاجی 8,000 دینارە بۆ ئەوەی شیر بۆ مناڵەکەی بکڕێ وایە 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 پەردەی لەسەر ئەو نهێنیە لابرد یەکسەر مشەوەش بوو کوتی زوو دایکەن بۆ حەقیقەتی ملیاردێرەکانی کەشف لەو سیستەما یەکێک 80 دەفتەر نان خواردنی بێ یەکێک پێویستی بە 8,000 بێ بۆیە شەرەفمەندە ئەو پیاوە و ڕازگۆیە لە چاو هەموو ئەوانی تر ئەوە ناڵن پارە لێرە قازانج دەکەن لەسەر ئەساسی تۆ بە قازانجی تۆ ئەگەر کۆڕەکتە لە کۆمە ئەگەر یاسیاسێڵە ئەگەر هەرچی شەریکەیەک بە شەریکەت تورکی و مورچی و هەموو لێرە ملت دەمژن ئەی خەنە باغەڵیان ئەرێ بلیتی دووبەی و هاتنەوە چوون بە چەندە برا ئەگەر ژنێکی جوانیش لەگەڵ بێژنت نەبێ نا ژن نابێ یەکێک هینا ملیۆنێر بوو ئەیوت ئێمە بچین بۆ دووبەی ژنی خۆمان بۆ ببین خەڵک چۆتە مەطعەم نان و کەباب لەگەڵ خۆت باتە مەطعەم تێگەیشتی لێرە خوێنی ئێمە ئەمژن ئەیبەن لە دووبەی و لە ئیمارات و لەبنان داخراوە ئێستا بێنەوە سەر سیستەمی شانۆ مۆسیقا بە هەمان شێوە ئەکرێ ساڵێک علاقاتی دەوڵیمان نییە برام پەیوەندە نێودەوڵەتەکانە دی بۆ چێە چک 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 پەیوەندی دەکەین لەگە کۆریای باشوور لەگە کۆریای باکوور لەگە یابان لەگە هیندستان ئێمە فەرقەکی مۆسیقاین دەمانەیە گۆرانی مۆسیقا پێشکەشکەین بەڵام هەدەفمان چییە هونەرێکی عەزیم پێشکەشکەین هەڵبژاردا بۆ ئەوەی پارەیەکی زۆر لێ ببینەوە بهێنینەوە کوردستان من بۆیە ڕەخنم لە ئەوانە دەچنە دووبەی و نان و کەباب و نوعشتانە بۆ ئەوەی لە سیستەمەکە تێبگەین پارە لێرە بەکار نەهێنین بیبین لەوێ سەرفی کەین ئۆکەی سەفەرێکەکەی قەیناکە لەگە ماڵ و منداڵت سەرفیەکەی خۆڕێمان نەگوتووە بەڵام بە شێوەیەکی گشتی سیستەمی بەرهەمهێنان و قازانج دەبێ حسابی بۆ بکەین
لێرە لە ملت نەخۆین ببین دەرەوە سەر بکەین هونەرمەندانی سلێمانی ئەبێ پێشڕەو بن ئەو سیستەمە ئەوان دابێنن جارێک عینەن ئەو مەسەلەی پێشنیاری شانۆیەم اقتراح کرد بۆ هەندێک شانۆکاران یەکێکیان وتی کاک فەرهاد تۆ ئاخر پارەت خۆت زۆرە پێویستی منەتت بە وەزارەت نییە پارەشم زۆر نەبوو من قەت پارەم زۆر نەبووە مدەتێک ژنی یەکەم لەگەلی بوومەوانە پارەم هەبوو وەرحاصل بەڵام حەڵالی خۆم مامۆستای زانکۆ بووم معاشم زۆر بوو لە زەریدەی کوردستانی نوێیشم دەکرد مدەتێک لە علاقاتی یەکێتی نیشتیمانی بووم وامزانی علاقاتی حکوومەتە هاتمەوە نەمەزانی کاکۆزدە بوو وازەرەوە بێرین کەواتە وتی تۆ پارە زۆرە کاکە منەتت بە وەزارەت نییە بەس ئێمە پێویستمانە ئەو سیستەمە غەڵەتە چوومە رووسیا لە مۆسکۆ بینیم ویستم بچمە شانۆیەک بزانم شانۆ لە مۆسکۆ چۆنە فەڕەنسام دیوە شانۆ چۆنە وای فەڕەنسا مۆسیقای عەزیمە ئەو دیزاینەرم پێ جوانە مۆسکۆ 35 دۆلار طبعا ئەوان بە ڕۆبڵ بوو حسابم کرد 35 دۆلار دەکاتە تقریبان 40,000 دیناری ئێمە 40,000 دینار وا دەکات 35 دۆلار بوو بلید دەرەزەی ڕاقی پێیان دەگوت لۆج دوو عاشق هەندێک پاریان زۆرەیە عایلەیەک بۆ خۆیان چن چرک یان شەربەتێکە خۆن لۆج هەبوو ئەوێ 50 دۆلار بوو شوێنی تەماشام کرد ئەو هەموو کەسە پارەی داوە ئەو هونەرمەندانە پارە لێ وەردەگرن لە باغەڵیان دەنێن بۆیە هونەرمەند پارە لە باغەڵەتی ئێستا پیاوە توانێت شوان چێ چاوشینەکە شوان ئاتوف دەتوانی ببینی داتوانی چەند باغەڵت زۆرتر پارەی تدابی ئەوەی کتێبەکانە کابژمێرە دوای نا من بە قوتاب پارە پێداکەم حەق خۆمە بەڵام سوپاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم لەو معرەزە منی ئەمساڵ بۆ یەکەمین جار داوات کرد فەخر دەکەم و ئیشاڵڵا تحملم دەکەن لە هەندێک لە غەڵەتاکانم ئەگەر بیکەم بەڵام بە سەراحەت ئەگەر غەڵەتیشم کرد ڕاستم کردنەوە قسەکەم جوانە غەڵەتەکان چییە هیچ ڕاستەکان ئەوەیە کە سیستەمی سلێمانی ڕۆشنبیری بگۆڕین باسی شانۆمان کرد نمونەی مۆسکۆم هیناوە لە مۆسکۆ سەرکەوتووە شانۆ بە بلیت بێ پایتەختی کولتوریە مۆسکۆ نا لە فەڕەنسا عینە سیستەم هەیە بلیتە پاریس کاکە تولوس لیۆن مارسیلیا ماکسەی پایتەختی کولتوریە نا بەس لە مارسیل لە شارەکانی پایتەخت نین هەر لە هەموو شارێک بەس لێرە نەبێ فەرەکە دین کاکەی مدەتێک نییە هەر شانۆکارێک ناویە نووسی یان نووسەریش دەچووی 100,000 وەرگردگرت نە شەرم نە حەیا کەس نێزانی ئەو پارەیە ئەوە فەلەکە دین کاکەی بە ڕەحمەت بێ ئەقتراحی کردبوو لە خەزینەی دەوڵەتەوە هەموو نووسەرێک 100,000 وەردەگرت وەرزشوانانی دێرین مدەتێک ئەوانیش فەڕەنسا و هەریری ئەویش 100,000 نووس ئیسلێمانیش فەرەکەدین کاکەی بێ جیاوازی هەموو نووسەران نەشەرم نەحەیا بە منیشەوە دەچوین 100,000 نەشمانزایی چە دوای نازانم ئەوە چوو ئێستا تەرچیان کردوە نەماوە پێیان ناخۆش بوو نووسەر و هونەرمەند نابێ عەیبە دەشێن منەتبار دەبن وەڵڵا وبیللا وەتیللا قوربانی دادەهێرۆ بم 5,000 دۆلار ئەو وەختە دەیکردا معاشی 2 ساڵی منی زانکۆ چکە لە زانکۆ 28 دۆلار ماوەردەگرت دادەهێرۆ 5,000 دۆلاری بۆ ناردم بە زاهر سدیقیدا پایکەر تاشەکە ئەوەی چاوەڕێی دەکرا کەس بمرێ زوو پایکەرێکی بۆ تاوەکە و دروستکەوەوارە زاهر خۆش بوو حەزی دەکرد لێرە ئێستا ژوابزان
گوتم زاهر جان ئەو 5,000 بدەوەدا دەهێرۆ قوربانی بم بداتە کەسێکی شایستەیە جولەیە چونکە من بە پارە لەژێر منەتیدا دەهێرۆی بام فەرق دەکا بە باوەڕ ئەو منی خۆش بێ پارەت دەچێ وەرگرت دەبێ خزمەتی وی بکەیت ئازادی دروست دەبێ ئەگەر ئێمە ئەو سیستەمە بگۆڕین بەس هونەرمەند پارەی وەرگرت لە هەر حزبێک لە هەر تەرەفێک دەبێ بەژۆی ئەو بکە حقەتەکانی هەندێکدار بگۆڕی لە کۆتاییدا شەڕ دروست دەبێ هەرش ئەو شەڕا لە بینی پارتی وەچێتی نابڕێتەوە هەتاتایە هونەرمەند با پێش ڕەو بێ بە تایبەتی سلێمانی ئەو سیستەمە بگۆڕێ و نووسەریش سەگبا بە خۆت پارە تەبەکە ئێستا غەمگین بۆڵی کتێبم بۆ تەبع دەکا مەعەزەز مکەڕەم بەس پارە چکەمم داتێت چکە قازانجی کەمە لار کتێبێک کتێبی وا هەیە 500,000 دات هەیە 700 دات بەس کتێبی واش هەیە 300 دات دەرێت تایپەکەمان ئینە 2000 کردوەوە غەڵەتمان کردەوە ئۆکەی معنای بڵاوکردنەوەی کتێبی من کە نووسەرم نابێنە لای وەزارەتی ڕۆشنبیری بێ ئۆکەی مەتبعەی خۆی بمێنە چ دەکەوت ناکە بەس دەبێ ڕاوەستێ وەزارەتی ڕۆشنبیری لەوەی چیتر پارە بداتە نووسەران بۆ کتێب چاپکردن ئەو کاتە نووسەر چێوە دەچی وەکو بەختیار عەلی قوربانی بم لەگەڵ دارنەشرێکی ئێرە ناوی چیە ڕەهەند یان ئەوەی تەها ڕەسوول جەمال عیرفان پڕی دارنەشرە ئەگە مێژوویی بوو قوربانی ئەو دوو برایە ئەوەی ژین ناوی چیە دوو برا هەن دەستگایەکیان هەیە وابزەم دەستگای ژینە کتابچە سلێمانی پڕی دارنەشرە دەچمە لای کاکە ئەو کتێبە ئەگە کتێبەکەم باش بێ دارنەشرەکە پارەم دەداتێت تەبان بۆشم تەوزە دەکا ئیسفادە لەسەر چ دەکەین یعنی سیستەمی حکوومەتی بۆ سیاسەتی ڕۆشنبیری دەگوازینەوە سەر سیستەمی ئەهلی بۆ کاروباری ڕۆشنبیری ئەرێ تێب دەگەن ئێستا سیستەم چیە سیستەمی حەزبیە لە ناو سیاسەتی ڕۆشنبیری پارە دەدەینە هونەرمەند و نووسەر و شانۆکار و چیوانە دەڕوا پارە کەس نازای وەسڵ و مەسڵ دێن هەزار وەسڵ بۆ بێنم من بەزدی ئێمە ئەو سیستەمە واز لە حکوومەت دێنین دەچین بە خۆمان ئیش دەکەین اعتماد لەسەر خۆمان دەکەین لە سینەما لە هەمووی خەتەرترا ئۆ لە سینەما چپارەیەک دەخورێ ئێواگەتان لێ نییە خوایە وای مشکلە ئەوەیە تۆ فیلمێک دەکەی بە پارەی یەکەتی جەماعەتی سینەماکارانی پارتی و هەولێر وانە 1000 ڕەخنت لێ دەگرن 1000 قسەت پێ دەرن سیناریۆکەی باش نییە نام ئەوە لێوێ ئەوی دی جلەیە ملیۆن دۆلاریان دا بە هەمەر قوبادی بە هەمەر قوبادیتان دیت چی بە جەمالی وت ملیۆن دۆلاریان دا هونەر سەلیمی ملیۆن دۆلاریان دا فڵانی هەمیان کووا لە فیستیڤالێک دەچێت بەشدار دەکا عەلاقەی لەگەڵ سیستەمی هەولێر خۆشە خەڵاتی پیکاسۆی دەدەبێت ئەو لایە خەڵات کەس نەیدیوە بەس خەبەرەکە ئاخوێنینەوە ئەم فیلمە لە یابان بە دووەم دەرچوو نازام لەسەر کوشتنی ژن تڕحێو ئێمە لێرە دەمانەوە بزانین تۆ فیلمێکت کردووە دەنگ بداتەوە مەسەڵەن ئێستا شانۆیەکەی جەماعەتی ئاخر دوایی ڕۆژەکانی شانۆ بڕۆن سەیری شانۆکێکێت قسەکەم غەڵەت نییە خۆی سەلمان فیلمەکەی ئەبێ ئێمە لێرە ببینین سینەمامان کووە سینەما نییە چونکە لە دەست ئەهلیە هەموو فامیلی مۆڵ مازدی مۆڵ وەنیا ئەبێ بچینە ئەو شوێنان یای ئەوەی سەرسنار ئەوانە ئەهلین دەبێت پەیوەندی ببەستن لەگەڵ سینەما
ئەمانەی عاسیمە و حزبی هەردوو لە هەموو حزبەکان نابێ دەعمی سپۆنسەری هونەرمەندان بکەن، خۆیان بتانن لەگەڵ شەریکاتە ئەهلیەکان پەیوەندی ببەستن، هاوکاری بکەن، بزانین چۆن دەبێ ئەو پارەیان بۆ گل بدەینەوە. ئەگەر زانیمان سەرکەوتن، سینەمایەکی کوردیان دروست کرد لە فەڕەنسا دەنجی داوە، یەک فیلمم پێ بڵێن لە فەڕەنسا یا لە ئەمریکا ئیعترافی پێکراوی، ئیعتراف بە نێتفلیکسمان بارزانی کراوە، وانە ترەمپ دۆقەی لەگەڵ کردو. کوا سینەماکارێک ترەمپ پێشوازی لێ بکە؟ هەمانە بەو خودایە قەسەم 7 ڕەسام داوەتی پاریس کران، من لە سلێمانیەوە حتا گەیشتنەوە هەولێر لەگەڵیان بووم، لە ماڵی منیش دەنووسن هەر هەفتیان لە پاریس. ماڵەکەم گەورە بوو، چیمەن بوو، چیمەن ژنێکیان لەگەڵ بوو، ئیسماعیل خەیات بوو، کەریمێک بوو، هەموو خەڵک سلێمانی هەولێریان نامێک هەولێری بوو، بەس نامێک عەلی قادر، گۆڕی پڕنور بێ، ئازاد شەوقی. مەعرەزەکە کراوە، شێرکۆ بێکەس وەزیری ڕۆشنبیری بوو، هات من لە دەستە ڕاستی متران بووم، شێرکۆ لە دەستە چەپی بوو، شێرکۆ ئەکشایەوە، فرانسوا میتران ئەکشایەوە، تابلۆکانمان هەموو بینی، هەموو نامێک و چیمەن و هەڵەبجە و گەیشتە سەر تابلۆی ئازاد شەوقی. وای گوتی مسیۆ، گوتم وی، گوتی سێ لۆ سێزان کوردە، گوتی ئەمە سیزانی کوردانە. سیزان چێە؟ ڕەسامێکی عەبقەری ئەمپرسیۆنیزمە، یعنی ئەوەی ڕەسامەکان پێی دەڵێن ئینتباعیەت، گەورەترین عەبقەری ڕەسمە، چونکە تەحویلی ڕەسمی مۆدێرن لە سەروی ڕوویدا. سێزان، پۆل سێزان، زۆر دڵم خۆش بوو. وەزبەکەمان تەواو کرد، هێشتا فەرانسوا میتران لێوە بوو، گوتم ئازاد شەوقی وەرە، گوتم فەرانسوا میتران ئەوها لەبارەی تۆی وت. گوتی بەڕاستە؟ گوتم حەیرانی بم، دڵی زۆر خۆش بوو. مەقالێکم لەسەر نووسی لەسەر ئەوەیە، بەهەرحاڵ کەواتە هونەری کوردی ئەوەی هەشمانە، قوربانی هونەری کوردی، توانا و ئاستی ئەوەی هەیە ڕئیس دەوڵەتێکی فەڕەنسا بە قسە بێنێ. وەڵڵا وبیللا وتیللا ئەو هەموو تابلۆیەمان کرد لە لای ئازاد شەوقی وەستا. ئازاد داچی هەولێریە، بەڵام عائیلەی شەوقیەکانن، هەموو ڕەسامن. ژنەکەی ئازاد شەوقیش ئێستاش ماوە، قوربانی دەستی بم، ئەو بەس گوڵی دروست دەکرد، نەهرۆ شەوقی و ئاراس شەوقی هەموو ڕەسامن. کەواتە دوو پاتی دەکەمەوە، هونەری کوردی تکاتان لێ دەکەم، بە تایبەتی ئەوەی لە سلێمانی هەیە کە کەپیتاڵی ڕۆشنبیریە، ئاست و توانای ئەوەی هەیە. ئێمە پیشانگایەک بکەینەوە لە سویسرا، شاری کافکا، پراگ لە چیکۆسلۆڤاکیا، بەس بڕۆن پراگ، بزانە مەرکەزێکی گەورەی ڕەسمە، نرخ لەوێ دیار دەکەن، ئەو تابلۆیە بەچەندە، ئەوە بەچەندە، پێوەرەکان لەوەیە لەگە پاریس. بۆیە تابلۆیەکی ڤانگوگ دەفرۆشرێ بۆەوەندا، یا تابلۆیەکی عومەر حەمدی ماڵڤە کوردی سووریایە، یەکێک بوو لە پڕفرۆشترینەکان. ڕەسامەکی دیشمان هەیە، ئەویش پڕفرۆشە لە ئەوروپا، مەدحەت کاکەیی، تابلۆی ئەوەندا 50,000 ئۆڕۆ. ئاوایە مەدحەت کاکەیی، سمێڕ ڕهینەکە کاکە ئینیە لە پاریسا، جاران لە ستۆکۆڵم بوو. کەواتە ئێمە دەتوانین هەموو هونەرەکانمان، سینەما باسم کرد، ڕەسم، بەزە بێ حکومەت پارەمان نەداتێ، بەڵام هەموو پەیوەندیە نێودەوڵەتەکان و ئیشوکارەکانمان بۆ مەیسەر بکە، مەمنونین.
بە ڤیزەشەوە چاردە کەس دەچێت شانۆیەک تەقدیم دەکەن پارە پەیدا دەکەن بۆ خۆیان ئەولادی ئەم مڵکە نەزمی نابێ بەبێ زەبتی وارسی دەبێت زەبت بکرێ خودتە داد بندێ ئەوە سەری نەکرد ئێمە پارەیان بدێنێ بیر لەوە بکەینەوە هەندێک وازانێ وەکو تۆ دوو مناڵت هەیە چارت هەیە مردی بەسە هەر بەخێویان کێ برام پارەی زانکۆشیان دەدەیت تاو تەقەڕوزت پێ سەگ بە بڕۆی شتێک دۆزەوە بۆ خۆدەنیا ئەگەر کچبی یا کوڕبی یعنی تو تەقەڕوز بکەی دەتەوێت هەر پارەی لە بابێ ببی ئەوها مردی کە پارەی لە مێردیش دووەرنەگری ئەگە مێردت کرد نەوار سەعداوی دەڵێ ئازادی ئافرەت ئەو کاتە دەست پێ دەکات کە ئیستقلالیەتی ئیقتصادی هەبوو یعنی چ؟ یعنی ئافرەت ئەو کاتە ئازاد دەبێ کە پارەی خۆی هەبوو لە بابیشی زیاتر بابەژان قوبانت بیدێ بابتە گەودەی کردی وەنیا بەڵام بابت ڕێت نابێت لێ بگرێت تۆ بەسەر بڵندی بچیش بکەی و پارە پەیدا دەخیلەیەکدانە ڕۆژی هەزاری تێکە من وام کرد بەجددی کەواتە ئەو سیستەمەی باس دەکەم نقطە زەوهەریەکەی ئێکۆنۆمیکە نقطە زەوهەریەکەی ئەوەیە کە ئێمە چیتر پارە لە حکومەت وەرنەگرین وەکو حکومەت کە باوکمانە نمونەیەوە مێناوە ئێمە ئەولادین دەچین خۆمان پارە پەیدا دەکەین ئەگەر پارەکەمان زۆر بوو هەر کەس حسابی خۆمان وەرگرت دەڵێن لەرێ مەحافزی هەولێر وەرە داوەتێکت بکەینەوە شۆ ماسی تۆ داوەتی مەحافز بکە ماسێکی لەگەڵ بخۆ ئەوەختە پێویست ناکات و بەلاش و حەلاج احترامی مەحافز بگری یا بەلاش و حەلاج لە دەرگای وەزارەت بدەی پارەت بدەنێ و توش هونەرمەندێکی زۆر لەوان گەورەتری نووسەرێکی زۆر لەوان گەورەتری ڕەنگە من باسیەوە دەکەم ئەوان گەورەن بەس تۆ هەوڵ دە گەورەتر بە ئەگەر مەسەلەکە پارە بێ وەیانە پارەی گەواد پارە پەیدا بکە و تاو هەرەوەندەیە ئازادی خۆت لێرت چەندت هەیە؟ چەندت هەیە ئەوەندە پیاوی هەستەوە؟ بەس تۆ چەپڕێکی لۆرێدا بەس تۆ بڕۆ دانیشەوە چەندت هەیە ئەوەندە ئازادی ئەوە گوتێک کرد بە جوایی نەیگۆ وەکو منت کرد چەندت هەیە ئەوەندە ئازادیش هونەرمەند زۆر پەیدا بکە بۆ ئەوەی زۆرتر ئازادش هەموو هونەرمەند حکومەت پارەی زۆرت ناداتێ ئیلا بەهمەنی قوبادیبی ئەو جە ملیۆنێک دەدات کەواتە ئەو سیستەمەی باسم کرد بۆ سلێمانی خۆدابڕینە لە حکومەت بەڵام خزمەتی حکومەت دەکەم بەو پەری سەربڵندیەوە بەبێ منەت بەبێ مقابل من دەڵێم بژی جەلال تاڵەبانی قوربانی قەبری بێم بەبێ منەت دۆ دەڵێم بەبێ منەت دەڵێم بافڵ سەرۆکێکی ئەنتیکە و بەڵام عەقلی خۆی و ویژدانی خۆی و تووڕەیی خۆی و چی خۆی چۆنە ئەوە بەکاردێنێ تاو ئەتوانم ئازاد قسەی لەسەر بکەم تەحلیلی بکەم شەیە تۆ تەحلیلی بافڵ تاڵەبانی بکە قوربانی بافڵی بەجددی ئەوەیە تەحلیلی بکەی مایەک لە عەرز دەدا و لە هەمچ دەکاو خۆشە ئەو مەوزوعانە کێ ئەتوانی کە ئازاد بی و ئەوە بی و بەڵام ئەگەر شوێنت دەبێ ماستاوی بۆ بکەی و دەبی کردەی عەزیمیش ماستا و حەز ناکە قوربانی مام جەلال بم تەدەخولی کرد لە ڕۆمانی ملازم تەحسین و شتی تریش من چوومە لای گوتم دەمیست ببینم مام جەلال ئەوە چەندەوە گوتی بۆ چ بۆ چییە گوتم بەس هاتووم سوپاست بکەم کە ئەو تەدەخولت کرد ڕۆمانی ملازم تەحسینەوانە درابوومە مەحکەمە هەڵی وەشاندەوە گوتی ئەو فەرهاد پیرباڵا بە قەڵەم نووسێتی ئێوەش بە قەڵەم جای بدەنەوە مەحکەمەی بۆ چییە گوێرە قوربانی بوو دەزانی چی وت
وتی ناوە حەق خۆتە و تەواو بۆم شە حەق خۆتە نووسەری دەبی ئازاد بی جولەیە بە کورتەکەی ئەگەر سلێمانی لەو نوقتەیە ببێتە پێشڕەو کە من بێگومان هەرچی شانۆکارە هەرچی سینەماکارە هەرچی مۆسیقارە بە ئەنوەر قەرداغیشەوە قوربانی بم ڕەنگە جۆی لێم بی دژی ئەو ڕێیە منن بۆ چونکە وایە پێخۆشتە و بیان دەرێ و ناچیە و بچنەوە باڵەوە و کەسیش دەزانێت سەریان وەرگرتەوە من غەمم ئەکتەرەکانە غەمم ئەو مۆسیقارە گەنجانەیە لێرە دەمرنەوە 50,000 بدنێ وەڵڵا ممەسلی وایە کچە لە ئێرانەوە هاتۆ بە $100 مانجی یان فیلمێک دەکرد $200 دەڵێنەوە ئێرانیە پارەی کەمیشی بدەیە ڕازیە سیستەم نییە ئەو قسەی من تەبان دژی هەموو نەک دژە ئەوان وەتێ دەگەن ئێستا گوێیان لەوە بێ ئەڵێ کاکەوە خەیاڵە ناکرێ و بۆ لە ڕووسیا کرێ بۆ لە مۆسکۆ کرێ شانۆ هونەر دەبێ بگاتە ئاستێک کە عوملە بێ من کتێبم دەفرۆشم بەختیار عەلی کتێبی وە 15,000 وایە دەستی خۆشبی منیش ئەوە کتێبم لەوێ پارە وەردەگرم گەیشتاوەی ئەڵێن ڕسم بگرین ئەڵێم ڕسم ناگرم ئیلا کتێبێکم لێ بکڕن یان پۆستکارتێکم کڕیوە بە $1000 ناوم بنووسە بە 3,000 هەندێک پارەیان پێێنێ دەڵێم بڕۆ پارەش مەدا چکە مسەیتەرم پارەم زۆر هەیە ئەو وردانە نییە ئەوانە پارەی حەڵاڵی خۆمە خۆم کوێیەکەمەوە حەڵاڵی خۆمە دوو شەو نەنووسم نووسەران بێن لێرە بە پارەی حەڵاڵی خۆیان تابلۆ بچێشن گەورەترین ڕەسامەکان لە سلێمانین بەڵام تابلۆیان لەسەر قەڵاچۆڵان هەیە لەسەر 12 سوارەی مەریوان هەیە لەسەر ئستوڕە کوردی عەزیمەکان هەیە لەسەر مەموزین هەیە یەک مەسئول بە فرسێک لێیان ناکرێت یەک کەس نییە نرخی تابلۆ بزانێ بۆچی لە پاریس تابلۆ ئەفرۆشرێ هی مەدحەت کاکەی خۆم لەگەڵی بوومە هی فەهمی کاکەی تابلۆمان هەڵدەگرت ئاوە دەمگۆ فەهمی مردم دەگۆ گەیشتین دامان دەنا ئەو تابلۆیە 3,000 ئۆرۆ دەفرۆشرا بۆ لە پاریس تابلۆ ئەفرۆشرێ نرخی هەیە بۆ لە هەولێر ئەکبەر ڕەسامەکان هەموو لە برسان دەمرن و کەس تابلۆیان لێ ناکرێت ئیلا ڕۆستەم ئاغاڵە نەبێ کە هێرۆخان خەنی کرد تابلۆ لێ دەکرێەوە بە 10,000 و ئێستا ڕۆستەم ئاغاڵە وازی لە گەلەری و مەلەری شێنا هەموو دەوڵەمەند بۆیش وازی لە دادە هێرۆ شێنا بۆ خۆی چ دەکە بکە ملیۆنێرە منیش دەمەوێ وەکووە ملیۆنێر بم چونکە کەر بووم حتا ئەمڕۆ ئێستا عەقڵم هاتەوە سەر خۆم پارە پەیدا دەکەم وە شەقیش تێ هەڵدەم دەستپشک لەوێ دوای کوێیەکەمەوە کەواتە ئەو پێشنیارەی من لە پێناوەوە سلێمانی پێشڕەو بێ بۆ ئەوەی هونەرمەندەکانی نووسەرەکانی سینەماکارەکانی وەکو من لێرە شەق لە پارە هەڵبدەن وەکو شوان عەتوف بەڵام ئەو سیستەمە ئەوان جیلێکن کە ئەعتمادیان لەسەر حکومەت کرد ژانی گەل قوربانی ئیبراهیم ئەحمەد ڕۆمانەکەی ئەو بوو وەنیا بەڵام ئەمە ئاخرین قسەمە ئەم مڵکە نەزمی نابێ بەبێ زەبتی واریسی ئێوە ئەگەر خۆتان بە واریسی سلێمانی دەزانن دەبێت کارێک بکەن سلێمانی ببێتە پێشڕەو لەوەی کە بەها بۆ هونەر و شەڕەفی هونەرمەندان بگەڕێتەوە چۆن دەگەڕێتەوە ناوار ساداوی لەبارەی ژنەڵێ ئەڵێ حوڕیەتی ژن لەو کاتۆ دەست پێ دەکە کە ئەستەقلالیەتی ئیقتصادی خۆی دەبێ
هونەرمەند نووسەر دەبێ سربەخۆیەکی ئابووری خۆی هەبێ ئەوها نەبێ هەتا ئێمە لە ژێر ئەو نظامە دەبین کە نظامەکی سیاسەتی ڕۆشنبیری هەڵەیە ئێمە کە دەچین بەرەو ئەوەی ببینە دەوڵەت دەبێ وڵاتان چۆنن یعنی فەڕەنسیەکان کە دێنێرە پێیان سەیرە ئەڵێن بلیت نییە ئەوە بەلاشە گوتما بەلاشە چوینە ژوورەوە بەو خوایە ڕەنگە ئەحمەد سالار لە بیری بێ شانۆیەکی ئەحمەد سالار بوو لە هەولێر تێتا بڵێ حای هەولێر دەچێ وەڵڵا 24 کەس دانیشت بوو ژماردم ئەحمەد سالار ئەخراجی کردو ئەی هاوار بۆ چونکە هەولێر ڕاهاتووە کە شانۆ فشەیە فشەیە چێ ینی ئەوە ڕێکلامەکی زۆری لێ وەکو ئەوی دوایین ڕۆژەکانی چ کردی شانۆ فشەیە چونکە هیچت پێ ناڵێ پارەی خۆی وەرگرتووە هەمووشت تەواو بووە دوک ینی بەڵام تۆ بتەوێ شانۆیەکی باش پەیداکەی ماندوو دەبی لەگەڵی تۆ نووسەری شانۆ ناماکەی دەگەڕی مخریزێکی باش پەیدا بکەی ئەکتەرێکی باش بهێنی وەنیە سیستەم دەگۆڕێ دوای من دەپرسم کاکە ئێوە پایتەختی کولتورین سەرچاوم بەس بچ پایتەختی کولتورین هەتا ئێستا شانۆ بە بلیت نییە حکومەت پارەی دەدات بە چش پایتەختی کولتورین نووسەرەکانتان هەموو برسین بەم نیشەوە برسینیم بەڵام ڕۆژ بۆ برسیم بۆ پارەم نەبووە ئەوە فستقە باشە وەزی شێوەکاران ئەو سیستەمەیە کە یەکتراحم کرد و حەز دەکەم سلێمانی پێشڕۆ بێ لە بواری ڕۆشنبیری دەست پێ دەکەین دوایی بواری زراعەت هەمووتان نەزانن گوێزی هەورەمان بەدەست دەشکەی دەچێ بازار گوێزی ئەمریکی هەیە گوێزی تورکی هەیە ئێرانی هەیە وایە ئەیکا هەورەمان ئەفەندی گوێزەکەت کا ئەوە بە خودی هەورامیەکان دەن پێشڕە هەورامی ناتقی ڕسمی کاک مەسرووری باو گوێی لێبی گوێزی هەورامان بێنە بزانین ڕاستە گوێزی هەورەمان بەدەست ئەشکێ ئەگەر قسەکە ڕاستە وەرە داخلی سیستەمی ئەکۆنۆمی ناردنە دەرەوەی گوێز بە کاک مەسرور هەناری نارد بە وەزبەک هەنار و ئەوانە دەست پێ کرد ئیقبالی هەبوو ئەوەی هەبوو بەڵام ئەگەر ئێمە ئەوە بکەین ئەو وەختە دەبێ ڕێگە لە بەرهەمی تورکی و ئێرانی یا ئەمریکی بگرین ڕێگە ناگرین ئەو وەزار کەمی دەکەینەوە بۆ ئەوەی تورکیا لێمان ڕازی بێ وە خۆشمان چونکە کە ئەو گوێزە ئەمریکیە یا تورکیە دێ لەسەر حدود زەریبەی لێ وەردەگرن وانیا یعنی دوو قازانج دەکرێ قازانجێک بۆ حکومەتی هەرێم زەریبەکە وەردەگرێ هی گوێزەکە کە هاتووە زەریبە ئەم مانگە چەند هاتووە نازانی هی ماست هی پاکێت زەریبە چەند هاتووە سەگ باش نازانی بلێن ملیۆن دۆلار زۆرە کاک ئەی خەینە ئێرەوە ئەمە حکومەت تورکیاش پارەی گوێزەکەی وەرگتووە ئەویش قازانجە یعنی لەو بینە کە ئێمە گوێز دەخۆین یا ماست دەخۆین یا قوزەڵ قورد دەخۆین ئیسفادەکە بۆ تەرەفی بازرگانی حکومەتی ئێران دەبێ و حکومەتی هەرێم چونکە حکومەتی هەرێم زەریبەمان لێ وەردەگرێ ئەویش قازانجەکە وەردەگرێ جوتیاری کورد تەڕحێ هاتوونەتە سلێمانی هەمووی بوونەتە حیمایە هاتوونەتە هەولێر هەموو بوونەتە شورتی مرور فەلاح بووە فەلاح ئێمە خۆمان گوندەکانی خۆمان وێران کردووە هەمومان هێنا شەر ئێمە خۆمان زراعەتی خۆمان وێران کردووە بڕۆن لە ڕۆژنامەی شێخ مەحموود بخوێنەوە تووتنی سلێمانی لە ناو قیتار بەڕێوە بووە لە مووسڵ دەرچووە گەیشتۆتە حدودی دیار بەکر و ماردین ئەرێ تۆ چێ لێرە دانیشتووی
بابانی بابانی تۆ هەولێرە ئەو تووتنە سوتاوە ئەمە معنای چییە؟ معنای ئەوەیە لە سەردەمی شێخ مەحموود بزانە شێخ مەحموود مهمە ها کورە هەدی بەڵام کە شێخ مەحموودیش ڕۆیشتووە ئەوە نەبوو دەریان کرد و کوێت و هاتەوە و ئەشکەفتی جاسەنە و لەدەست ئینگلیز بوو ئەو تووتنە ناردوویانە لەوێ سوتاوە معنای چیە؟ معنایەوە تووتن وەختی زمانی شێخ مەحموود تووتنی ئێمە دەچوو ئەستەمبوڵ وایە برام ئەوە بڕۆ بخوێنەوە معنای فەلاحی کورد لە سلێمانی کوورە قوربانی ئەو فەلاحانە حەز دەکەم ماڵیان لەکوێ بچم منداڵەکانیان دەستی مان بکەم تووتنیان ناردۆتە تورکیا ئەستەمبوڵ ئەمڕۆ پاکەتی کوچنەوە هەموو تورکیا پاکەتت پێیە ئەمە لە قوبڕس و تورکیا هینە بێ پڕەکرێتەوە و نواوە شکال جغارە لە ئەستەمبۆڵەوە یەت بۆمان ئێمە بازاڕی ئەوانێ من داوا لە سلێمانی دەکەم لە فەلاحەکان لە ئەهلی زراعەت لە پێنجوێن لە هەڵەبجەی شەهید لەو شوێنانەی کە بزانین هەر شوێنێک زراعەتی تایبەتی خۆی هەیە ئێستا لە هەولێر دەشتی قەراچە هی گەنم مەشهورە لە ڕەشکین گەنم لە ئاکرێ برنجی ئاکرێ لە ئەوە ناویچە هەورەمان گوێز چێ خەڵکی هیران و نازەنینەیە هیران ئەوە هەناری هیران و نازەنینێ ماست ئەولێر ئەولێرە ماست ئێرە سلێمانی بزانین یعنی ئێمە ئەوەلزار سیستەمەکە لەسەر وەزارەتی ڕۆشنبیری و ڕۆشنبیدان و هونەرمەندان تاقیکەینەوە ئیستقلالیەتی سەربەخۆی بزانین چۆن دەبی کاکە ئەگەر ئەنوەر قەرداغی بێ پارێ بوو ئەو کاتە ئەگەر ئەو سیستەمەمان گۆڕی ئاگامان لێ دەبێ ئەگەر پێویستی بە پارێ بی ساعەتە شێر دەکەین بەڵام ئەنوەر قەرداغی لێ باگەڕە سیستەمەکەی جێبەجێ بکەین ئەنوەر قەرداغی فەقیراگەی لە هیچ حەیرانی بووم بەڵام مەبەستم بە نمونە یا لە هەولێر ئەو پیاوە فەرهەنگ غەفوور هەر گۆرانێک دەرێ نی هەولێر خۆشە بامچیە ملیۆنەشی دایەتە باغڵی گوناحە دادپەروەری ئەو سیستەمەیە کە دەڵێم ڕەنج بدە هەوڵدا سەر بەخۆ پارە پەیداکە تۆ پارە بدە حکومەتی بە قازانجی خۆت تۆ شەرەف بدە حکومەتی ئەگەر تیپەکەت لە پاریس 7 دەفژەنم بدەنێ 7 دەفژەن بەس 7 دەفژەنی باشم لە سلێمانیک بۆ کۆکەنەوە سەفرە و ڤیزە و ئەوانەم بۆ ڕێک بێخن ئەمن 7 ملیۆن دۆلارتان بۆ بهێنمەوە 7 دەفژەن هەموو هیندستان وە دەکا هەموو ئەوانەی ئەهلی مۆسیقا پێشکەوتەوە دەکا بلیتە لەوێ ئێمە وازین بەس نەوتمان هەیە بەس غازمان هەیە لەسەر ئەو دۆ بەشەر دێن نازانینەوە سەروەتێکە ئەو کچە نازانینەوە کوڕە سەروەتێکە ئەکبەر ڕەسامان کەشف نەبووە ئەتوو مۆسیقاری ئەتوو بەهرەمەندێکی دیکەی ئەو سیستەمە ئەبێ نەکدەبێ پێشنیاری منە و من حەز دەکەم بۆیە ئەو قسانەم لە هەولێر نەکە خۆ دەتانم ئەو قسانە عینەن لە هەولێر بکەم وە کردووشمە بەڵام لەو ڕۆژە جوانەی سوپاستان دەکەم هەندێک فکرەکەم گەیاند و پرسیارتان هەیە حەز دەکەم ئەگەر سیستەمتان ناوام چۆنە پرسیار دەکرێ یانە ئەگەر نا وابزانم شانۆمان باس کرد لە هەموو دنیا بلیتە برام چۆنچی بلیتە دوای کاکە خۆ چاخانە نییە بچی دانیشی و ئێوە بلیتە شانۆیە خەڵک وەستاوە دەرهێنەر پیاوی گەورە بلیتەکە با دەرهێنەرەکە دابنێ ئەسا مەسەلەن بەختیار عەلی کتێبی نووسیوە ئەڵێ 15,000 15,000 ئی من بە 5 ئاخری من ڕۆمانەکانم بچووکترە یەک ڕۆمانم هەیە گەورە بەختیار حەزی لە ڕۆمانی قەبۆ و عشتارە قوربانی بەختیاری بوو بەهەرحاڵ بەختیار ئەو سیستەمەی کردووە بێ ئەوەی بە سلێمانی بڵێ ئێوە ژوا بکەن یان ڕەنگە نازانم شتی وای تۆیانە بەهەرحاڵ بەڵام
سیستەمەکە ئەوەی پێشنیار دەکەم لە نووسین یعنی چاپ شاعیر بێت چیرۆکنووس بێ ڕۆمان بێ ئەوە لەگەڵ دارنەشرێک ئەگەر دارنەشرێک ڕۆمانی تۆ وەرنەگرێ معنایە ڕۆمانەکەت بە کەڵک نایە کاکە بۆ حەز دەبی ڕۆمانێک بنووسە دارنەشرەکەی شێت بکەی یەکسەر دیعاش لۆ دەکات دەبێت نووسەرێک وردەورە سەرێک کچ کەم دیارن زۆر پێم ناخۆش یعنی لە ناو کچان بەس نووسەرمانەیە کەژاڵ ئەحمەد و خەرخەوان و ئەوە هەندێکیان دەناسم بەڵام نووسەرێکی گەورەی ژن بۆ نییە نووسین شانۆمان باز کرد سینەما فیلمێک بکە 20 ڕۆژ بەردەوام بێ خەڵک رابچ فیلمێک بکە لە هیندستان خەڵک زەوقی لێوەگرێ هەر فیلمێکت کرد هەر ڕۆمانێکت نووسی ئەگەر تەرجومە کرایە سەر ژاپۆنیەک سەر سینیەک ژاپۆنی و سینی و ئەڵمانیەکە چێژیان لێ نەدیت معنای تێی هەڵدا ئەوە نە فیلمە هیچ نییە ئەبێ شتێک بی ئەنتەرناشنەڵ لە هەموو دنیا چێژی لێ بینن ئێمە نووسەری وامان هەیە ئێمە سینەماکاری وامان هەیە لە کوردستانی هەرێم نەبوو بۆیە یەڵمازگۆنای یەڵە مازگۆنای یەڵ مازگۆنای هەمردینە چ بلێن یەڵمازگۆنای کانی وەرگتووە لە بەرەوەی کوردی تورکیایە ئەدی تۆ بە خۆت ئەو هەموو پارەیە وەردەگری لە هێرۆخانی قوربانی هێرۆخانی بم ئەو هەموو پارەیە وەردەگری لە توزانم ناوی چێ بێنین لە لای پارتی لە نێچیروانی بەڕاستدا کواشتە کاوت بووە هۆی زنێ و دانتان لە بینی تۆ و زەمال ئەوەی ڕوودا و کوا فیلمەکەی بەهمەن کەواتە هونەرمەند پارەی بدێ ئەخلاقی تێک دەچی وەکو ئەو مناڵە هەتایە من پارەت بدەمێ ئیش دەکەی لە 18 ساڵی نابێ ئیش بکەی خۆت بەخێ بکەی هەر پارە لە بابە وەرگری ئەبێ لە 18 ساڵی خۆت ئیش بکەی پارە وەرگری دوایە پارەت هەبوو بدە بابەی وەریا یا دێ حکومەت دەدێ بابا ئەو گونە بخۆم دەڕدەی حەیرانی دەرەم دەدێ حکومەت دەرێ نادەتەوە بابەی تەواو ئەگەر زۆر بوو کورە دەدەینە حکومەتیش والله حکومەت پارەی نییە فەقیرە ناتوانێت معاش بدا واکەین تەواو ئەمە جیلی نوێیە وەرە ماچەکەم بدێ پیاوی باش پێ بکە ئەیان ئەو پێشنیارە بۆ ئەو مناڵە دەکەم ئەگەر هونەرمەندان و نووسەرانی سلێمانی پێیان ناخۆش بوو دڵنیام ڕۆژێک ئەبینم لە سلێمانی چوونە ژوورەوەی شانۆ بە بلیتە حتا شێوەکار ئەبێ تابلۆکانی نرخ پەیدا بکە حەیران ئەو جیلەم خۆش دەوێت بۆ ئەوانە دەژیم چونکە ئەزانم هەرچی هونەرمەندە ئێساڵێ فەرهاد گووی خوارد ڕازی نەکاکە هەر چاویان لەوێ پارەکە وەرگن و منیش دەمەوێ شتێکی وا بیرم ئەحمەد سالارم دید لە هەولێر 24 کەس هاتبوو وەرە بزانین ئەحمەد سالار ئیخلاسێک بکە لێرە بزانین چەند کەس نییە وەزعی شانۆ پێم وابێ زۆر خراپە وەزعی سینەما لەوی خراپتر وەزعی نووسەران چاپەمەنی لەوی خراپتر ڕەسامەکان بەستە زمانانە هەر بەرباد بوونە چکە کەس تابلۆیان لێ ناکرێ برام وەرە چێ لە ژیانی لەو جەماعەتەی لێرە جۆمان لەیە چێ لە ژیانی تابلۆیەک کڕیوە ئەرێ مامۆستا تو لە هەولێرەوە تابلۆی هیچ هونەرمەندێکت کڕیوە دانیشە برای گەورەبی کڕیتۆ بە حیاتت نەبۆتە عادەت بەزە چین ئەوە ئومێد خۆشنا ئفتاحی دەکە یا نازام چێ لێرە ئفتاحی دەکە ئاوا ئەڕۆن ئەو تابلێ نامچێ باسی ئەلفالەکە درۆژ باسی ئەلفال داگە لە خۆی کەس دادە چی کردو خەڵاتێکی ڕزێنانیان بۆ بەڕێزە ئامادە کرد و حەسەن ڕەحیم حەزەکە خۆی تەقدیمەکە باشە با قسەمە چەند قسەم ماوە بەس نییە کاتەکەمان تقریباً تەواو بوو باسمان دەکرد
تابلو دڕوا دوای دەڕوا کاکە هیچ نەبێت تابلۆیش لێ بکرا ناکرێت بەجددی یەک تابلۆ لێ بکرا بە $1000 ئەو هونەرمەندە ئیسفادە دەکات بەس من نامەوێ ئەو هابی سیستەم بگۆڕێ پرسیار بکە سەرچاوم نا من لێرە دەبم بۆ خۆم تۆ پرسیارەکەت بکە ئەو پارانە کۆکەمەوە جۆملت دەستێم دیسە شەق تێڵ دەمەوە نا قسە بکە بۆ تۆ جۆملێتەوە ئی من ببە یەڵە باشە با خەڵک ژێ لێوێ نابێ ئەخر مۆسیقایش خۆش باشە خەڵاتی چێ دەمدەنێ باش جان بەڵێ جانی من تۆ یەک دەقیقە شارەزووری تەواو سليمان جنادو كتب هرف نعم باشا أسمن شانوكاري كتاز كم تعرف بەڕاستی شانۆکاری تۆ أمير كونا دنيا شانو سينما شانۆت کردووە شانو نكردو أمير بيكم بس لا شانوكاري كبرتاني ئۆکێ ما زودي بەژنە دەوانە تەواوی بۆ شانۆ فەیسیشت بۆ سینەما دەی دەی بونستان مثلا ئۆکێ دكتور هنگاوي كتازة شانو سينما تو أدام عليه حرف نقول كعبي وتم ئەبێ بەس پەشیمان ببووە ناڵێم ئەبێ ئەڵێم پێش دیارێک وا بزانم فکرێکە گەیشت و حەز دەکەم سلێمانی پێشڕەوە بێت نەک هەولێرە فەندی دكتور إذا ما شيء بوأوي سينما وهنر بروحة جدا ناو بروحة أما جلتو تبو يكي جروب من ك شابكاي سينما كاركي صوت أمير زافي أو برامە چیتە ناو گروپێکی شانۆ کە تۆ معجبی بە دەرهێنەرەکەی مەسەرەن گروپی سالار وابزانم ماوە لە ئەحمەد سالار یا گروپی کۆمەڵی هونەروێژە یان ئیتر نازانم هەموو حکومین تۆ سەیرت کردووە وەرە تیپێکی هونەریم پێ بڵێ ئیشانۆ کا سەر با حکومەت نەبێ یعنی ئێوەش قسەی بکەن سوال دەکەم هەموو سەر با حکومەت هەموو گروپێکی شانۆیی ئەهلیم دەیێ ناوی بێنن پایتەختی کولتوری هەموو گروپە شانۆیە کاتە سەر بە حکومەتە حکومەتەکەش چێ یەکێتی نیشتیمانی کوردستان حەمای حاجی مەحموود پارەی زۆر نییە ها کەواتە هەموو ڕێیەک دەچێتەوە سەر بانە نا دەچێتەوە سەر سلێمانی و چێش قەلاسوانان قوربانی بافڵی دەی بەجدیمە کاکە سیستەمەکە وایە خۆ من قسە ڕخنە لە کاک بافڵی ناگرم لە ئەمریکا تۆ گەنجێکە بەڵام ڕەنگە پێخۆش بێ من لێرەوە هەندێک قسەم هەیە ئەیکام گاچیوانە و ئەسڵەن ئیشی ویژ نییە ئیشی ئەو گروپەیە کە تۆچی لەگەڵ ئەحمەد سالار باوکی شانۆی کورد نییە ئەوانە دەبێ بێنە خەت بەس تۆ چۆن دەبێ شانۆکارێک بڕۆ لەگەڵ گروپێک ئیش بکە پاشیەوە بزانە بیان ناسە چەند ئیسفاد دەکەی تەواو سوالەکەی تۆ جوابەکەی ئاسانە پرسیاری دیکە هەڵبستمەوە ئیسراحەتێک بوو بۆ من سوپاسان دەکەم چێ پرسیاری هەیە پێم خۆشە کاک حەسەن یەکەم جار لە پیشانگەی داوەتی کردم دەستخۆشی لێ دەکەم وەڵی فکرەکەم گەیاندا خراپ نەبوو شتەکانم گەیانتەن ئێستا ئێمەش لەو حەیزی تەقدیر پێشکەشی جەناب دەکەین و جەنابش باش